خوای تعالی ئەو ناوە و سیفاتانەی ئەو ناوە جوانانە ئەو سیفاتە بەرزانەی بۆیە داناوە تا ئێمە بیناسی. براینە تۆ زانایانمان ئەفەرمن تۆ ئەتەوێت ژن و ژنخواز لەگەڵ کەسێکا بکەی بەر لە ئەوەی بیکەی ئەڕۆیت پرسیار ناویەکەی پرسیار عەشرەتیەکەی پرسیار بنەماڵەی ئەەکەی تەواو لێ کۆڵینەوە ئەەکەی لەسەری ئەو جا ئەڕۆی لەگەڵ یاتیەکەڵ ئەبی. ئەمە بۆ کەسێک کە لە ژیانە مدەتێک لەگەڵ تا ئەبێەوە بێ بە خزمت. نمونەی بەرزی بۆ ذاتی ئەڵڵایە، خوای پەروەردگار خاوەنتە، خەلقتی کردووە و هەموو ئەم دنیایش کە تۆ تایە ئەژێی بە هەموو نیعمەتەکانی ئەو خەڵقی کردووە و تۆیشی بەس بۆ ئەوە خەلق کردووە تا بیناسیت و بیپەرستیت. معقولە تۆ خوای تەعالی بە جوانی ناناسی؟ معقولە ناگەڕێی بە دوایە؟ معقولە هەوڵا دەیناوە جوانەکانی بناسی؟ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ إن لله، حديثك صحيحة طبعا إمام بخاري يجريته ولا صحيحة كيا فرمي إن لله 99 اسما من أحصى إلا 100 إلا واحدة من أحصاها دخل الجنة. پیغمبری خوا فرمي صلى الله عليه وسلم خوای تعالی نوتو نو ناوی هيا صد جگە لە یەک. طبعا ناوی تری زۆرە بەس ئەم ناوانە تایبەتن، هەر کەسێ بیان ژمێریە چێتە بەهەشتەوە. خوای تعالی 99 ناوی هەیە، هەر کەسێ بیان ژمێریە چێتە بەهەشتەوە. طبعا زانایانمان فەرمویانە ژماردنی چۆن؟ فەرمویانە ژماردنی بەدەم، بیرکردنەوە لە معناکانی، دوعا پێکردنی. سێ خاڵی زۆر گرنگ ناوە جوانەکانی خوای تعالی. بەدەم بیڵێ الله، بیر لە معناکەی بکەیتەوە یعنی چی؟ پاشان کاتێ دوعای شەکەی بەو ناوە جوانانە داوا لە خوای تعالی بکە ولله الأسماء الحسنى فادعوه بها. خوای تعالی ناوی جوانی هەیە، صفەتی بەرزی هەیە، بەو ناو صفەتانە داوا لە خوای پەروەردگار بکە. مادام ئەو صفەتی خوای خۆشەوێ خەبەری بەنێ کە خوای تعالیش ئەوی خۆشەوێ. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ حبك إياه أدخلك الجنة. خۆشەویستی تۆ بۆ ناوە جوانەکانی خوای تعالی ئەدخاتە بەهەشتەوە. زۆر پێویستمان بەوە هەیە ئێمە پەیوەندی خۆمان لەگەڵ ناوە جوانەکانی خوای تعالی پتە بکەین. کەسێک کە بزانێ خوا خالقە لە هیچ کەسە ترسێ؟ من ئەگەر بزانم خوا خالقە یعنی خوا بەدیهێنەرە، غەیری خوا هەمووی مەخلوقە. من ئەگەر بزانم خوا رازقە لەبەر خاتری ڕۆزی ژیان لە خۆم تێکەدەم، خوا لە خۆمە ڕەنجێنم. بزانم خوا ئەڕەزاق خوایە، ئەزانم هەموو غەیری ڕەزاق مەرزوقە. چۆن من ڕزقەکەم لەلایەن خواوەیە ئەویش لەلایەن خواوەیە. خوای تعالی ئەوەی بۆ من و تۆ نووسیە بە سەربەرزی بیخۆن و شکری خوای پەروەردگار بکەن. هەر کەسێ بزانێ خوا ئەلمەلیکە، خوا پادشای ڕاستەقینەیە، مەلیک الملوکە، والله ئەزانێ ئەوانی تر هیچی کەشتی بچووکن، هیچ نی، زۆر بچووکن، با خۆشیان لێبوو بێتە گەورە، بەڵام زۆر زۆر بچووکن. هەر کەسێ بزانێ خوا غەنیە، ئەزانێ غەیری خوا فەقیرە، ئەزانێ بەس ئەڵڵا دەوڵەمەنە، غەیری ئەڵڵا فەقیرە. ئەگەر ملیاردێر بێ هەموو مڵکی ئەم دنیای هین ئەو بێ والله فەقیرە، والله فەقیرە. ئینسان بەس بەخواوە دەوڵەمەن ئەبێ. هەر کەسێ بزانێ خوا ئەلباقیە، ئەزانێ غەیری خوا غەیر باقیە. ڕۆژێ دێ لەسەر ئەم زەویە یەک کەسێکی تیا نامێنێ، یەک کەس. ئەم زەویە وەکو یەلکەیەک سپی ئاوا تەخت یەک گردێکیشی تیا نامێنێ، تەپۆڵکەیەکیشی تیا نامێنێ. ئەو ڕۆژە خوای تعالی ئەفەرمێ لیمەن الملک اليوم، کەس نییە وەڵام بداتەوە. چەند جارە فەرمێ کوان مەلیکەکان، کوان پاشاکان، چیان بەسەرا هات؟ لله الواحد القهار. بس خۆی وەڵام داتەوە، کەس نییە وەڵام داتەوە.
بۆیە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە پەیوەندی خۆمان پتە بکەین بە ناو جوانەکانی خوای پەروەردگارەوە. ئەگەر ڕەبط بین لەگەڵ ناوەکانی خوای تەعالا زۆر کێشەکان لەسەرمان سووکە بێتەوە. ئەوەندە دنیامان لەبەر چاو گەورە نابێ، خەفەت نامان کوژێ، داخ نامان کوژێ. کاتی ئەبینی یەکێک بۆتە فیرعەون ئەو کاتە تۆ ناڕۆی بڕۆخی تو ئەبی بە موسا ئینشاءالله. ئەو کاتە ئەبینی یەکێک زیاوە ڕۆیی ئەو کاتە تۆ دێیتە تایم ناڕۆی لەبەر خاتر ئەو زیاوە ڕۆی تۆش بەعکسەوە بڕۆی، نا تۆ دێیتە وەسەتەکە. خوا باشە ناسی. ولله الأسماء الحسنى فادعوه بها. خوای تعالی ناوێک جوانەکانی هەیە، بەو ناوە جوانانە داوا لە خوا بکە. زۆر فەرقی هەیە من بڵێم خوایە ڕەحمم پێ بکەی، خوایە هیدایەتم بدەی. زۆر جیاوازە من بڵێم یا ڕەحمان ڕەحمم پێ بکەی، یا ڕەحیم ڕەحمم پێ بکەی، یا هادی هیدایەتم بدەی. زۆر جیاوازە تو بڵێی خوایە بمپارێزە، زۆر جیاوازە بڵێی یا حەفیظ بمپارێزە، زۆر جیاوازە بڵێم خوایە هێزم پێ بدەی، لەگەڵ ئەوەیە بڵێم یا قەوی هێزم پێ بدەی، یا قەوی. ئەو قەویە کە هەموو شتێک لە لای بچووکە، هەموو شتێک لە لای زەعیفە، بەو شێوە داوا لەگەڵ لەخوا بکەی. زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی کەوا بە شێوازێکی تر. بۆیە زۆر پێویستە خوای تەعالاش ئەو کەسانەی خۆشەوێ کە ئاوا داواکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە ئەڵێ بڵێن اللهم یا حی یا قیوم، ئەی ئەو زاتەی کە حەییت کە قەت مردنت بەسەرا نایە، کە قەیومی هەموو شتەکان لەژێر دەستایە، بڕەحمەتیکە ئەستەغیث، بە ڕەحمەتت داواتت لێ ئەکەم، هاوارت فێ ئەکەم، فریام کەوە، ئەصلح لی شأنی كله، هەموو کاروبارەکانم چاک بکە ربی، ولا تكلني إلى نفسي طرفة عين.